تورکیا چۆن بە دراما باسی پەکەکە و هەرێمی کوردستان دەکات؟ چی لەسەر ڕۆژئاوا وتراوە و سیاسەتی دراماکە چییە؟ تورکیا درامایەکی تازەی بەرەم هێناوە بە ناوی تەشکیلات کە تێیدا وەسفی دەستگای هەواڵگری و ئەمنی تورکیا دەکات کە بە مید ناسراوە. بەشێکی ڕخنەگرانی ناوخۆی تورکیا دەڵێن ئەمە تەنها درامایەکە بۆ ڕیکلام لەلایەن حزبەکەی ئەردۆغانەوە، بەڵام لەگەڵەوەشدا بینەرێکی زۆری هەیە. هۆکارەکەشی ئەوەیە ئەم درامایە لێکچوونێکی زۆری هەیە لەگەڵ سیاسەتی توندی دەرەوەی تورکیا لەگەڵ دروشمەنەتەوە پەرستیەکانی تورک. ئەم درامایە باز لە ئەرک و ئۆپراسیۆنەکانی مید دەکات و بەپێی چیرۆکی دراماکە دەیانەوێت کۆمەڵێک بەڵگەی دزراوی تایبەت بە فڕۆکەی بێفڕەکەوانی تورکیا بگەڕێننەوە بۆ وڵاتەکەیان. تورکیا دەیەوێت هێز لە دەورەی وڵات بەهێز بکاتوە خۆی پیشان دەدات ئەم درامایەش دەرگایەک بێت بۆ ئەوەی خەڵکی ناوخۆی تورکیا زیاتر هاوڕا و هاودڵ بکات لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی تورکیا. چیرۆکەکە باز لە چی دەکات و ڕۆڵی پەکەکە چییە؟ دراماکە دەستگای مید دەردەخات کە دەوێت تورکیا لە تۆڕێکی گوماناوی و نهێنی جیهانی بپارێزێت کە گوایە ئەم تۆڕە هەوڵدەدات ڕایگشتی جیهان لە دژی خواستەکانی تورکیا هەڵبگیرسێنێت و دژیان بوەستنەوە. زاید فادی بە کەسایەتی نەرێنی ئەم درامایە دیاری کراوە و ئەندامی گروپێکە بە ناوی کۆمپانیا ڕۆژنامەی یەنی شەفەقی تورکی نزیک لە حکوومەت دەڵێت ئەم کەسایەتیە مەبەست لەی محەممەد دەحلانە کە ناسراوە بە ئەبوو فادی. محەممەد دەحلان ڕابەری پێشووی حزبی فەتحی فەڵەستینی بوو. کەسایەتی دراماکە هەروەک محەممەد دەحلان فەڵەستینیە و لە ئۆردوگای پەنابەران گەورە بووە. حکوومەتی تورکیا بە تیرۆریستی دەزانێت و دەڵێت ڕۆڵی هەبووە لە کودەتاکەی 2016 تورکیا. دراماکە زۆرجار دیمەنی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دروستکراوی تورکیا پیشان دەدات کە لە ساڵانی ڕابردووشدا لە لیبیا و هەرێمی کوردستان و قەرەباغیش بەکاری هێناوە. بە تایبەت ئەو فڕۆکانە پیشان دەدات کە بەسەر ئاسمانی هەرێمی کوردستاندا تێدەپەڕن و لە دژی پەکەکە بەکاریان دەهێنن. ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە دەرەوەی تورکیا بەشێکی گرنگی ئەم درامایە و گوایە تیرۆرستان هاوکاری لەگەڵ کەسایەتی دراماکە فادی دەکەن. لە ئەڵقەی شەشەمدا شەڕێزەکانی تورکیا لەگەڵ پەکەکە پیشان دەدات لە هەرێمی کوردستان. ئەوان بە زمانی دراماکە و لە ڕاستیشدا دەڵێن تیرۆرستان بەو شێوە و بەو ناوە شەڕی پەکەکە دەردەخەن. لەبارەی ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە لە دراماکەدا گفتوگۆ دەکرێت. لە ئەڵقەی دەیەمدا یەکێک لە کەسایەتیەکان پرسیار لەسەر بوونی تورکیا دەکات لە ناو خاکی سووریا. بەرپرسێکی تورکیش لە وەڵامدا ئاماژە بۆ سەردەمی عوسمانی دەکات و دەڵێت ئەم خاکی ئێستا پێی دەڵێن سووریا 100 ساڵ لەمەوبەر بەشێک بۆ لەسەر زەمینی دایکمان واتە تورکیا. ئەم وەڵامەش هەمان باوەڕی حکوومەتی تورکیایە و تورکیا خەونی گەڕانەوەی بۆ ئیمپراتۆریەتی عوسمانی هەیە. دراماکە بینەرێکی زۆری بۆ خۆی ڕاکێشاوە و هەر ئەڵلقەیەک لە تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب زیاتر لە 3 ملیۆن بینەری هەیە. بەکارهێنانی دراما و سینەما وەکو ئامڕاز و چەکێک بۆ بانگەشە و پڕۆپاگەندەی نەتەوەی و سیاسی مێژوویەکی کۆنی هەیە. بەڵام ئەوەی دژ بە کورد بەکارهات بێت ئەمە یەکەم جار نییە و پێشتر ئێرانیش ئەم کارەی کردووە. تورکیاش گرنگێکی زۆر بەم بابەتە دەدات. بە تایبەت پاش سەرکەوتنی دراما عاشقانەکانی لە وڵاتانی عەرەبی و جیهان و هەروەها هەرێمی کوردستان کە ئەگەرچی سەرەڕای ڕەخنەی زۆری ناوخۆیی بەڵام پەخشکردنی دراماکان لە هەرێم کەمی نەکردووە و بەردەوامە.